ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران لە عێراق و بڕێکجار لە هەرێمی کوردستانیش خەریکە وردە دەچێتە قۆناغێکی نوێ. هێرشە موشکەکان بۆ سەربەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق بەگشتی و بە تایبەت لە هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە هەولێری پایتەخت زیاتر بوون. باز لە مەترسیەکی گەورە دەکرێت لەسەر قوارەی هەرێمی کوردستان هەمووەکو قوارە هەم لە ڕووی سیاسیەوە. من ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم لەسەر ئەم مژارە گفتوگۆ دەکەم بە میوانداری بەڕێزان کاوە مەحموود سکرتێری حزبی شوێعی کوردستان. سڵاوت لێبێکا کاوەم کاتت باش. سەرچاوان. هەروەها بە میوانداری بەڕێز سالار مەحموود چاودێری سیاسی. سڵاو لە تۆش کاک سالارم کاتت باش. سڵاوتان لێبێ و سپاس. زۆر سپاس. سەرەتا دەچمە لای کاکاوە باز لە مەترسیەکی گەورە دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا لەسەر قوارەی هەرێمی کوردستان. ئەم مەترسیە تا چەند پەیوەندی بە ململانەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە هەیە، بە تایبەت لەم دوایانەدا هێرشەکانی سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان زۆر زیادیان مەترسی لەسەر قوارەی لەسەر قوارەی هەرێمی کوردستان لەو کاتەوەی کە ئەو قوارەیە دروست بووە ئەو مەترسیانە هەر هەیە و ئەو مەترسیانەش بەردەوام بێ و بەشێکی زۆری ئەو مەترسیانە پەیوەندی بە دەوڵەتی عێراقەوە گرفتەکانی دەوڵەتی عێراقەوە. ڕاستە ململانەی ئێران و ئەمریکا کارتێکردنی هەیە ئێستا و کارتێک نەکەشتی دەبین چۆن گەرتبانەکارەکە و عێراق بەگشتی بۆتە گۆڕەپانی ململانەی ئەو دوولایانە. بەڵام دەمێنێتەوە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان دۆ فراوانترە، واتە پەیوەندی بە ئیشکالاتی دەوڵەتی عێراقەوە پەیوەندی بۆ هەیە کە قەنەعەت نییە لە ناوەند کە هەرێمێکی هەرێمێکی فێدراڵ بێ و ئەبێ کار بکرێ بگەڕێتەوە وەکو پارێزگا کار بکرێ. ئەگەر هەرێمیش بێ هەرێمێکی شەکلی بێ دەسەڵاتەکانی بێتەوە و ئەم حاڵەتە ئەبوجیە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەنقەرە و تەهران و لەبەرەوە حاڵەتە پەیوەندی بە عەقیدەتی نەتەوەی سەردەستەوە هەیە سەبارەت بە دۆزی ڕەواگەی کوردستان. و تا ئەو کاتەی کە هەرێمی کوردستانی باشوور بە بەشێک لە عێراق لە دەوڵەتی عێراق بێنێتەوە دوور لە ئارەزووی هەردووە، من پێم وایە ئەم حاڵەتە بەردەوامە بێ. زۆر باشە. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لە ئەگەری بوونی مەترسیە خۆی بپارێزێت و هاوسەنگ مامەڵە بکات؟ من وایە پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە. لایەنی سەرەکی پەیوەندی بە ئامادەبوونی هەرێمی کوردستان و ڕەوشی ناوخۆیی هەرێمی کوردستان هەیە. پێم وایە یەکێک لە مەترسیەکان سەبارەت بە قوارەی هەرێمی کوردستان کە زیاد دەکات پەیوەندی بە وەزعی ناجۆری هەرێمی کوردستان و پەیوەندی لایەنە سیاسیەکانەوە هەیە و نەبوونی متمانەی خەڵک بە هێزە سیاسەکان و بە حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە دێرەدا ئەگەر هەوڵی ئەوە بدا کار بۆ بکە کە متمانەی نەدەسەڵات نێوان خەڵک بگەڕێتەوە، هەلوبجێکی نوێ ڕۆژێکی نوێ نێوان لایەنە سیاسەکان دروست بێت، کار بکرێت بۆ ئەوەی مؤسسات کەما هەبێ، کار بکرێت بۆ ئەوەی سیاسەتێکی ئابووری دەبار هەبێ کە بتوانێت ژیانێکی پڕکەرامەت و گونجاو بۆ خەڵکدابی بکە، کار بکرێت کە ڕوبەڕووی دەڵەریب بێتەوە. من پێم وایە مەترسیەکانی ئێستاش ئێمە ڕوبەڕووی مەترسی ناوخۆیی دەبینەوە، لەبەر دەرزۆکی وەزعی ناوخۆیی خۆمان مەترسیەکان زیاد دەکات. ئەجینا مەترسیەکان بەردەوامە بێ، مەترسیەکان لیدەرێکی بە بەردەوامی ئەمێنێتەوە وەکوتم، بەڵام ئەمێنێتەوە هەنگاوی یەکەم پەیوەندی بە وەزعی ناوخۆیی کوردستانەوە هەیە، هەنگاوی دووەم دیسانەوە پەیوەندی بە جۆرێک لە سیاسەتێکی دەرەکی سەربەخۆیی نیشتیمانی کوردستانی هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دامەزراو نەکات حیزبێکی سیاسی بە ئارەزوو خۆی پەیوەندی بکە یان خۆی بەهێز بکە بە پەیوەندیکردن بە وڵاتانی دراوسێ یان بە وڵاتانی دەرەکی. من پێم وایە ئەگەر سیاسەتێکی دەرەکی متەوازن هاوسەنگ هەبێ، پێم وایە ئەو کات ئەتوانێت هەرێمی کوردستان مامەڵەیەک لەگەڵ ئەم ڕۆژە نوێ دەرەکیەکە بکات و ئەو هەموو پێشاتەکان دەبچاوی و کڕابگرێت و مەلەف و دۆسێ بکاتەوە بۆ هەموو ئەم ئەنگەرانە کە بتوانێت ڕوبەڕوو بێتەوە. بەڵام دەمێنێتەوە
ئامڕازی یەکەم بۆ ڕووبەڕەبوونەوە بۆ مقاومەت دەگەڕێتەوە بۆ خەڵک هەرێمی کوردستانی باشوور ناتوانێت تەنها وەکو لایەنی سیاسی حزبی سیاسی ڕووبەڕێوەمەتەسیانە بێتەوە بگەڕێتەوە بۆ خەڵک خەڵک ئامادە بێت کە دیفاعدا کیاکی پێی بکەوە بتوانێت ئەو کیانش ڕنگدانەوەی هەبێت کە بەژەوەندی ئەو خەڵکایە بێت. زۆر باشە دەچمە لای کاک سالار جارێکتر سڵاو لێبێ کاک سالار دەمەوێت بۆ چوونی بەڕێست بزانم لەسەر ململانیەکانی ئەمریکا و ئێران لە عێراق و هاوکات ترسێک هەیە لەسەر ئاستی سیاسیۆم لەسەر ئاستی شەقامیش کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان تا چەند کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان بارگاوی دەبێت بە هەیمەنەی ئێران و ئەمریکا لەسەر عێراق. بەڵێ سوپاسانەکەم سڵاومێ بۆ دکتۆر کاوە بۆ بینەرەکانتان و بابەتی سیادەی عێراق و بوونی ئەمریکا لە عێراق پەیوەندی بە پرۆسەی ئازادی عێراقەوە هەیە و پێشتریش ئەو حیسارانەی کە خراپ بۆ سەر عێراق و ئەگەر ئێمە قسە لەسەر سیادەی دەوڵەتی عێراقین دەوڵەتی عێراق دەوڵەتێکی لەرزۆکە لەسەر ئەساسی ئەوەی کە لە ساڵی 20ەکانەوە لەسەر خواستی پێکاتەکانی ئەم دەوڵەتە دام نەمەزراوە بە تایبەتی ئەوش پەیوەندی بە دۆزی کوردەوە هەیە لە عێراق لە 100 ساڵی ڕابردوو دۆزێکە تا ئێستاکەش بە چارەسەر نەگەیشتووە و عێراق وڵاتێکە ئەتوانم بڵێم لە 50 ساڵی ڕابردوودا سەقامگیری بەخۆی نەبینیوە و ئەم ناسەقامگیریە قۆناغ بە قۆناغ تەراکمی کردووە هاتووە تاوەکو ئێستا و ئێستا عێراق ئەتوانین بڵین وڵاتێکە هێشتاکە دوای ئەوەی لەژێر بەندی حوتیش دەرکرا ئەتوانین بڵێ سیادەی هێشتاکە پارێزراو نییە لەلایەک ئێران لەلایەک تورکیا لە ئاسمانەوە وڵاتانی تر بە تایبەتی ئەمریکا ژێکێکە لەو زلهێزانەی کە تا ئێستاکە نەیتوانیوە ئۆقرەی و سەقامگیری بۆ ئەو وڵاتانە دابین بکە کە دوای وەکو پرۆسەی ئازادی دەوڵەتەکانی تیاگۆڕی پێویستە بە عێراق و ئەفغانستانەوە ئەوەی پێویستە بە عێراق و هەرێمی کوردستانەوە تا ئێستاکە بەهۆی بوونی محاسەسە بوونی پەرتیەکی زۆر چ لایەنە عێراقیەکان چ لایەنە کوردستانیەکان سنوورەکان واڵان لەسەر ئاستی ئەوەی کە لە ڕووی سەربازیەوە پێشرکاری سنوورەکانەکرێ لەسەر ئاستی ئاسمانیەوە و لە هەمان کاتا لە ڕووی مەرزەکانیشەوە ئەوەی پێوەستە بە خرقی سیادەوە مەسەلەی ئاو هەموو ئەمانە تێکڕا ئەتوانین بڵێن وێنەیەکمان پیشانەدان عێراق و هەرێمی کوردستان لە دۆخێکدایە مەترسی لەسەر تەجروبەکەی هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان کە بەشێکە لە عێراقی ئیتیحادی فیدراڵی و بەشێک لە پێکاتە سیاسەکانی عێراق ینی لەسەر دڵیان گرانە کە هەرێمێکی فیدرال بۆ کوردستان هەبێ و لە هەمووی کورسەوەیە تورکیا لەو ڕۆژەوەی کە هەرێمی کوردستان دامەزراوە پیلانی هەیە بۆ ئەوەی ئەم هەرێمە لەبار بەرێەوە ئەم ئەزمونە لەبار بەرێەوە لە خیتاباتی خۆیانە لەسەر ئاستی وەزارەتی خارجی و لەسەر ئاستی وەزارەتی بەرگری لەسەر ئاستی حکوومەتەکەشیان نایانشاردوتەوە بەداخەوە ئەم دوایانە دەبینین مەترسیەکان ڕاستەوخۆتر دەرکەوتون ئەوەی کە چین و توێژە جیاجیەکان ڕۆشنبیران بە ئامۆژگاری حکوومەت و لایەنە سیاسیەکانیان دەکرد بۆ جۆرەی گوێنەگرا بۆ ئەوەی لەناو خۆدا تۆ بتوانی هێز دروست بکەی و ئەمڕۆ بە دڵنیاییەوە منطقی هێز مامەڵایەکە و هیچ سیادەی وڵاتان ناخوێندرێتەوە قانونی دەولی ناخوێندرێتەوە بنەماکانی مافینگۆ بوو جاڕامی گەردونی مافینگۆ ناخوێندرێتەوە و تورکیا بە پێی میساقی کۆنی عوسمانی جارێکی تر مامەڵایەکە دوای ئەوەی کە ئەو میساقە عەدەی کە بۆ ساڵی 2023 داود ئۆغلۆ تەرحی کرد بە شێوازێکی نەرم و مەرن لە ڕووی ئابووری و کەلتوریەوە تەدەخل بکەن بۆ ئەو ناوچانەی کە 100 ساڵی پێشووتر هەیمەنیان بەسەرا بوو بەڵام ئەم منطقە گۆڕاوە بۆ منطقی هێز و سەربازی تۆ بینی ئێستاکە لە سووریا لە عێراق لە لیبیا بەکەوتنی ناجۆر هەیە لەگەڵ تورکیا و تورکیا لەسەر ئاستی منطقی قەوقاز ئەزەربایجان ئەرمینیا بۆ ئەوەی پێڵەن وڵاتانی سۆڤێتی کۆن هەموو ئەمانە وای کردووە کە ناسەقامگیریەکی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست بێت کە بە پلەی یەکەم ئەوەی پێویستە بە ئەزموونی هەرێمی کوردستانەوە لە ئێستادا دەوڵەتی تورکیاکە مەترسیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان لەڕووی دەرەکیەوە و لەسەر ئاستی ناوخۆیشدا نەبوونی یەکڕیزی نەبوونی پەیوەندی ساغڵەم لە نێوان دەسەڵات و کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بوونی گەندەڵیەکی تا ئاستێک کە تێبینی زۆری لەسەر ئەزموونی هەرێمی کوردستان دروست کردووە و بێگوێیی حکوومەت و
لایەنەکانی کە بەشدارن لە حکوومەت لەو ئامۆژگاریانەی کە ناوەندە نێودەوڵەتیەکان دەیدەنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن لەسەر ئەو پێی کە چەندین ساڵە وەستاون بمێننەوە تاوەکو ئەم بارودۆخە تێپەڕێت. بە گشتی ئاسمان و زەمینی عێراق و هەرێمی کوردستان پێشەرکاری بەرامبەرەکرێەوە سیادەکەی خەرخەکرێ و بە پێی مادەی 110 دەستوری هەمیشەی عێراق ئەرکی پاراستنی سنوورەکانی وڵاتەکە لە ئەسوور حکوومەتی ئیتیحادیە، بەڵام بەداخەوە حکوومەتی ئیتیحادی تا ئێستاکە وەکو پێویست نەیتوانیوە بەرپەرچی پێشەرکاریەکانی وڵاتانی دراوسێ بداتەوە بە تایبەتی کە ئەندام دروست بۆ لەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا یان لە ئایندەی دووریشدا هێزەکانی ئەمریکا لە عێراقیش بکشێنەوە تا چەند دەکرێت عێراق و هەرێمی کوردستان هەمان چارە نووسی ئەفغانستانیان هەبێت کە ئێستا خەریکە ئەفغانستان دەکەوێتەوە ژێر دەسەڵاتی تالیبان. پرسیارەکە بۆ منە؟ بەڵێ کاک سالار. بەڵێ لە ڕاستیدا بابەتی ئەفغانستان و عێراق دوو کەیسی جیاوازن و مەسەلەی ئەفغانستان تا ئەم ساتە وەختە نەیتوانی وەقترەوی سەقامگیری بەخۆ ببینێ و تالیبان هێزێکی تیرۆریستی ئەتوانم بڵێم زۆر بەهێزە و توانی ئەجنداکانی خۆی سەرخا بەسەر حکوومەتدا، بەڵام لە عێراقدا دۆخەکە جیاوازتر بوو. بینیمان ئەنسار الئیسلام، ئەنسار السنە و جند الئیسلام و دواتریش بوو بە قاعیدە و دواتریش بوو بە داعش، هەموو ئەمانە نەیانتوانی ئەو تەجروبەی دوای 2003 بخەن، بەڵکو تواندرا تا ئاستێک بەرگری لە کیانەکە بکرێ. بەڵام بڕوام وایە لە ڕووی ئابووریەوە پێگەی عێراق و پێگەی ئەفغانستان زۆر جیاوازترە و پێگەی عێراق لە منتیقەکە کە دەواازەیەکی گرنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمریکا دەستبەرداری بەرژەوەندەکانی نابێت لە عێراقدا و بە جۆرێک لە جۆرەکان ئەو لەوحەیە کە لە ئەفغانستان هەیە لە عێراقدا دووبارە نابێتەوە. بەڵام کێشەکانی گەندەڵی، کێشەکانی نەبوونی هاوسەنگی سیاسی و دەستنەگرتن بە بنەماکانی دەستور و دیموکراسی لە عێراق و لە ئەفغانستان هاوشێوەی یەکەن و تەدەخلاتی دەولی زۆر هەن، بەڵام جیاوازە، ینی لە دوو ئاسی جیاواز، لە دوو جوگرافیای جیاواز بۆ بە دوو استراتیژێتی جیاواز ئەتوانێت مامەڵ لەگەڵ پێ. بەڵام دیدگای ئەمریکا دیدگایەکی بەرژەوەندی خوازانەیە لە دەرەوەی سنووری خۆی و ئەمریکا لە ناو خۆی وڵاتێکی دیموکراسیەوە ئەتوانین بڵێن مەهدی دیموکراسیە لە ناو خۆیدا، بەڵام بۆ دەرەوەی خۆی سیاسەتێکی جیاوازتر پەیڕەوەکە، ئەویش سیاسەتی هێزە و سیاسەتی بەرژەوەندی ئابووریە بە پلە یەکەم. بۆیە ئەمە تاوەکو ئەو کاتەی کە بەرژەوەندەکانی لەگەڵ سەدام حوسێندا بوو گەلی کوردستان جنۆساید دەکرا، ئەنفال لەکرا، کیمیابارانەکە، بەڵام ناوەندەکانی پێوەست بە ئەمریکا خودی ئەمریکاشەوە دەنگون، بەڵام تا ئەو کاتی کە بەرژەوەندەکان چۆڕی تێدا نەما ئەو کاتە هاتە سەر و بڕیارەی کە ڕژێمی عێراق بگۆڕن بۆ ڕژێم بۆ ئەم حکومڕانەی کە ئێستاکە. زۆر باشە کاک سالار، مادام باز لە هەموو ئەو مەترسیە جدیانە دەکرێت کە دەکرێت لە ئایندەیە کەوێتە سەر هەرێمی کوردستان، کەواتە هەرێمی کوردستان لە ناو خۆیدا چۆن دەتوانێت یان پێویستە چی بکات بۆ ئەوەی لانی کەم ڕێگری لە بەشێکی زۆر لە مەترسیەکان بکات؟ بەڵێ پێویستە هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان بانگەوازێکی جدی بکەن بۆ ئەوەی کۆنگرەیەکی نەتەوەیی نیشتیمانی ببەستن و تایدا استراتیژێکی نیشتیمانی بۆ هەموو هێز و پێکاتەکان دروست بکرێت بۆ کورد بە یەکدەنگی ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە کە ڕوبەڕووی بۆتەوە. لە ڕاستیدا ئابووری کوردستان لەلایەن تورکیاوە مۆنۆپۆل کراوە و لە بەرامبەریشدا لە ڕووی سیاسی و سەربازی و زۆر بواری ترەوە داگیرکاری و پێشێلکاری مافین بۆ بەنجامەدا درەختەکانە بڕێتەوە و شاخەکان و گوندەکان ڕزوباخیان لەسووتێندرێ و پێشێلکاری دەرحەق بە دانیشتوانی سیڤیلی سنووریەکانەکەوە خەڵکیان لێ شەهید دەکرێەوە. ینی تورکیا نزیکەی 7,000 بنکەی سەربازی لە هەرێمی کوردستان داناوەکە، ئەمە داگیرکاریەکی ڕوون و ئاشکرایە. پێویستە هەرێمی کوردستان بە استراتیژێکی هاوبەشەوە ئەمە بکاتە ئەجندای بەرگری کردن و لە هەمان کاتە بەشداریکردنی لە حکوومەتی عێراق و لە ناو وەساتی دەوڵەتی عێراقدا بێتە هێزێک بۆەوەی دەوڵەتی عێراق لە مەسئولیەتی دەستوری خۆی نەجێتەوە سیادەی وڵاتەکە بپارێزێت لەسەر ئاستی دەولی و لەسەر ئاستی ناوخۆیش. چونکە من بۆ خۆم بڕوام وایە دوجار تورکیا و عێراق لەسەر شاخەکانی کوردستان نا، لەسەر سنوورەکانی ئەو پێشەرکاریانی لە سنوورەکانی پارێزگای هەولێر و سلێمانی دووهۆکەکرێ نا، لەسەر مەسەلەی مووسڵ تورکیا و عێراق بەریەکەوتنیان ئەبێ و لەوێوە پرشی ئەو بەریەکەوتنە بەر هەرێمی کوردستانی شەکەوێەوە. ئەمڕۆ تورکیا بۆ نمونە لە لیبیا بەرکەوتەی هەیە لەگەڵ دەوڵەتێکی قوڵی وەکو مصر، لە سووریا بەرکەوتەی هەیە لەگەڵ گروپی شیعە و رووسیا تا ئاسێکیش ئەمریکا
ولا هەمان کاتە لە لێرەش لە هەرێمی کوردستان و عێراقیش بێگومان بەو جۆرە نامێنێتەوە بۆ تورکیا بە یەککەوتنی ئەبێ لەگەڵ دەوڵەتی عێراق و لەگەڵ ئەمریکایەکانیش و ئەماژە پێ بکەم تورکیا بە حکمەوەی ئەندامە لە ناوتۆ پێگەی ناتۆ بەکارهێنێ بۆ بەرژەوەندەکانی خۆی و ئەمڕۆ ناتۆ لە مناقەشەی ئەوەدایە کە تورکیا ڕێز لە ئیرادەی ناتۆ ناگرێەوە لەسەر بەرژەوەندی خۆی مامەڵایەکەوە ئەم سیاسەتی کە تورکیا پەیڕەوێکا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە ئەو 12 وڵاتی کە لە سەردەمی عوسمانی دەژێت بەسەڵاتی هەبووە لە مانتیقەوە ئێستاکە دەیەوێت حمقی خۆی بباتەوە ئەوێ حمقی استراتیژی خۆی باتەوە ئەوێ هەموو ئەمانە قەلەقی دروست کردووە لە ناتۆشەوە تا ئەمڕۆ عنصرێکی نامستەقرە لە ئاسی جیهان لەسەر ئاسی مانتیقەکەتەوە من دەگەڕێمەوە لای تۆ دەستمەوە کاکاوە پێشکاریانەی بەکەوتووە دەستمەوە لای کاکاوە جارێک تر سڵاوت لێبێ وابزانم کەمێک بەهۆی خراپی هەڵی ئینتەرنێتەوە لەگەڵمان نەمایت کاکسالار باسی ئەوەی کرد کە تورکیا مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان ئێوە پێتان وایە ئەم هاتنە ناوەوەی تورکیا تا چەند مەترسیدارە بێت و نزیک مەودا و دوور مەودا تا چەند کاریگەرە بێت لەسەر هەرێمی کوردستان و هاوکات عێراقیش مەترسیەکانی هەرێمی کوردستان وەکو بەڕای بەڕێزم کاسارە باسی کرد باسی تابلۆیەکی کردە هەموو ناوچەکە کە چەند مەترسی هەیە و ململانەکانی ناوچەکە بە تایبەتی دەستێوەردانی تورکیا لە ناوچەکە کە دەگاتە کێشەی ئەرمینیا و ئازەربایجان و لیبیا و شی کوردستانوانە من پێم وایە بەڵام پێم وایە مەترسی سەرەکی لەسەر هەرێمی کوردستان وەکو قەوارە پەیوەندی بە عێراقەوە هەیە ڕاستە هەموو وڵاتەکان مەترسین لەسەر هەرێمی کوردستان مەترسین لەسەر کیانی هەرێم بە ئێران و بە تورکیاوە و دەستێوەدان و احتیلالی تورکی بۆ کوردستان احتیلالێکە کە جێگای چەند و چوون نیەوانە بەڵام هۆکاری ئەم احتیلالش بەشێکی دەگەڕێتەوە بەشێکی دەڵێم دەگەڕێتەوە بۆ نەبوونی سەروەری دەوڵەتی عێراق وایە دەمێنێتەوە وەکوتم مەترسی سەرەکی بە تەسەووری من پەیوەندی بە دەوڵەتی عێراقەوە هەیە پەیوەندی بە عەقڵەتی نەتەوەی سەردەستەوە هەیە چونکە تا ئێستا ئێمە بەشێکی لە دەوڵەتی عێراق لەبەرەوە ئەگەر ئەم کیانە نەمێنێت دەوڵەتی عێراق ئەم کیانە نایەڵێت هەڵبەتە فشار هەیە فشاری تورکیا هەیە فشاری ئێران هەیە بۆ ڕاستگۆ بینە لە مەسەلەکە و دیسانەوە فشاری ئێران تەنها لەسەر کوردستان نییە فشاری ئێرانە فشارێکی هەیە هەژبوونێکی هەیە هەژبوونێکی سیاسی هەیە هەمومان دەزانین لەسەر ڕەشی کوردستان بەڵام بە تەواوەتی وەزعێکی تایبەتی هەیە لەسەر هەموو عێراق ئێمە دەزانین ئەو ملیشیاتانەی کە عێراق حکومەکان پەیوەندەکانیان بچەوەیە چۆن تەسەڕوفەکەن و چۆن عقلێتی مەذهبی عقلێتی حکومڕانیە لە عێراقا بۆیە پێم وایە ئەو عقلێتە مەذهبیە نەبوونی دیموکراسی قەناعەت نەبوون بە فیدراڵیەت گەڕانەوە بۆ ناوەندەتی ڕەها شکستی عملیە سیاسی ئەو پرۆسە سیاسی لە 2023 دەست پێ کردووە پێویستە لایەنە سیاسیەکاندان بۆ دابنن کە ئەو پرۆسە سیاسیە نەماوە ئێستا هەموو کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بۆ تا ئەوەی کە وڵا بوجە ئەنێرەیان نانێرێ و اتفاقشەکەن و کەسشی نانێرێ و کەسی دیاری باشە مادام باسی ئێران دەمەوێت بپرسم لە ماوەی ڕابردوودا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوە چوو سەرۆکێکی نوێ هەڵبژێردا بازەوە دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا گۆڕانکاری لە سیاسەتەکانی هەم ناوخۆ هەم دەرەوەی ئێران بە تایبەت ململانەکانی لەگەڵ ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان گۆڕانکاریی نوێ بێتە ئاراوە پێتان وایە زیادبوونی هێرشەکانی سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و عێراق بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکرێت وەکو سەرەتایەکی نوێ لە گۆڕانکاری سیاسەتی دەرەوەی ئێران سێ بکەین پێش هەڵبژاردننی سەرۆکۆمان ئەم حاڵەتە هەبووە بەڵام ئێستا زۆر زیادەکەلەوەیە یانی پێش هەڵبژاردننی سەرۆکۆمان ئەم حاڵەتە هەبووە دوای ئەمەش ئەم حاڵەتە هەبێ و ئەمە پەیوەندی بە بڕیارێکی سیاسیەوە هەیە و ئەو بڕیارە سیاسێت باوەڕاکەم پەیوەندی بە کەسایەتی سەرۆکۆمانەوە هەبێ چونکە ئێمە ئەزانی سیستمی ئێرانی پەیوەندی بە ویلایەتی فەقیهەوەیە ئەو ئاراسە سیاسی کە هەیە نەگۆڕاوە و ئەو ئاراسە سیاسی کە هەیەی لە ناوچەکەی ئێران
بە ئاڵوگۆڕکردن نێوان ئەوەی کە بڵێن ئیسلاح تەڵەب و لەگەڵ بڵێن ئیسلاحەکان و لەگەڵ محافزکارەکانوانە هیچ گۆڕانکاریەکی بەسەران ناتۆزر ئەو سیاسەتە جۆرێکە من پێم وایە ئەو حتا ئەو بەکارهێنانەی ئەم دوو تەرەفە جۆرێکە لە خۆ گونجاندنی ڕژێمی ئێران سیستمی ئێرانی سیستمی سیاسی ئێران لەگەڵ بارودۆخی ئێران بێکوان ئەمەش پەیوەندی بە ئێران و بەگەلی ئێران ئەو هەیە پەیوەندی بە ئێمەوە نییە کە ئەوان بڕیار دەدەن بەڵام دەبێنێتەوە ئەو دەستێوەردانی کە هەیە من پێم وایە بەردەوامە بێ و عێراق بە تەواوەتی بۆتە جێگای ململانێکی سەرەکی نێوان ئەمریکا و ئێران و ئەم ململانەیە کوردستانێکی گورتۆتەوە چ بە هێرشی ئەوەی کە دەبینیم دێنێ پێرە ڕوویدا بەڵکی ترش ڕوویداوە چ بە قەزیەی هەژمونی سیاسی و قورسایی سیاسی. زۆر باشە کاک سالار دەگەڕێمەوە لای تۆ دەمەوێت بۆ چون بزانم لەسەرەوەی کە ئەم هێرشانەی لەم دواییە دەکرێتە سەر هەولێری پایتەخت بۆ چونێکەیە پێی وایە ئەمانە هێرشن بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە بەرامبەردا بۆ چونێکی پێچەوانە هەیە دەڵێت ئەم هێرشانە هێرشن بۆ سەر هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان پێتان وایە ئەمە تا چەند ڕاستە کامیان نزیکە لە واقعەوە؟ بەڵێ ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەولێر نابێ هیچ هێزولایەنێکی سیاسی و هیچ پێکهاتەیەک لە هەرێمی کوردستاندا وای تێبگا کە ئەمە تەنها بۆ هەولێرە و ئاراستەیەک لە ناو هەرێمی کوردستانی کردوتە ئامانج ئەوە مەترسیە لەسەر هەموو خەڵکی کوردستان و ئەزموونی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقی مەسئولە لەوەی پارێزگاری لە ئاسایش و ئەمنیەتی هەموو عێراق کە بە هەرێمی کوردستانیشەوە بە تایبەتی بەشێک لەو هێرشانە لەلایەن چەند جیهەتێکەوە ئەکرێت کە هەندێک جار خۆیان ئیعلانەکەن کرد چەند گروپێکن پەیوەندی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان لەگەڵ حەشدی شعبی هەیە کە ئەمە مەترسێکی بە بیانووی ئەمریکا و مەترسێکی گەورەیە لە ڕاستیدا و من وای ئەبینم ئەم بابەتە زەنگێکی زۆر مەترسیداری تازەیە و وڵاتانی مانتیقەکە پێیان خۆشە ینی هەرێمی کوردستان لاوااستر بێ بۆی بتوانن لەو بۆ ملیاڵایە بەرژەوەندەکانی خۆیان زۆرتر ڕاو بکەن بۆ تایبەتی تورکیا و دەبێت ئەوە بزانرێت کە هەرێمی کوردستان بەهێز بێ بۆ عێراقیش باشە و عێراقێکی دیموکراسی لەسەر بنەمای دەستوریش ئەگەر بەهێز بێ لەسەر ئەو بنەمایە بۆ هەرێمی کوردستانیش باشە ئەرکی حکوومەتی ئیتیحادیە ڕاستەوخۆ تەدەخل لەم فرسە بکات لەم مەسەلەیە بکات چونکە لەو شوێنانەی کە هەولێرە کرێتە ئامانج بەپێی ئەو تەقاریرانەی کە هەیە شوێنەکان دیارن ینی ئەمەش دەرخەری ئەوەیە دەوڵەتی عێراقی لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازیەوە هێشتا کە سەرکەوتوونە بۆ بەسەر گروپە چەکدارەکاندا و ئەم ڕۆچێکی زۆر لە دەست خەڵکانێکن لە دەرەوەی مەنزومەی ئەمنی و سەربازی عێراقن کە بۆ ململانەی سیاسی خۆیان و حەقی سیاسی خۆیان وەکۆی کاوە فەرمووی بەشێک لە هێزە سیاسیەکانی عێراقیش هێشتا کە ئەزموونی فیدراڵی هەرێمی کوردستان و هەر سیستەمی فیدراڵیان لە عێراقدا پێ هەزم ناکرێ و بەتەمان دەستور جارێکی هەموار بکەنەوە هەموو ئەم پشەویانەوە ئەخوازەیە کە هەرێمی کوردستان یەکگرتوو بێ هێزە سیاسیەکانی و خەڵکی و چەترێکی نیشتیمانی دروست بکرێ من لێرەوە بانگەوازەکەم کە لە ڕێگەی کۆنگرەیەکی نیشتیمانی نێتەوەییەوە ئەجندایەکی هاوبەش دروستکە بۆ بەشداریکردن لە پرۆسی سیاسی لە عێراقی داهاتوو کە لە ئێستا لاوەسترە بێ بەڵام هەرێمی کوردستان ڕۆڵی گرنگی تێدا هەبێ بۆ پارێزگاریکردنی لە خۆی واروها یەخستنەوەی ناوماڵی کوردستانی لەسەر ئەساسی ئەو دروستمە شاعری و دروستمە ئینشایانە نە لەسەر ئەجندا و بەرنامە لەسەر ئەساسی ئەوەی دەستورێکی گەلپەسەند لە کوردستاندا دەستورێکی مەدەنی دابنرێ بۆ ئەوەی بتوانێت دەسەڵاتەکان جیا بکرێتەوە دەستی حزب و دەستی ئەفراد لەناو حزب لەناو حکومڕانی ببڕێەوە ئەو دەستەی کە چۆتە ناو بینەقاقەی ژیانی خەڵکی کوردستانەوە هەر لە مەرزەکان هەر لە داهاتی نەوت هەر لە مۆنۆپۆلکردنی ئابووری و داهاتە ناوخۆیەکان هەموو ئەمانە پیاچوونەوەی بکرێەوە ئیرادەی خەڵک زاڵ بکرێ بەسەر ئەم ئیرادە ناپەسەندەیە و وا کارێک بکرێت کە ئەو هەیمەنەی کە تورکیا هەیەی کەمتر بکرێتەوە و ئەو استراتیژیەی کە تورکیا هەیەی دیواری لە بەردەمدا دروستکرێەوە پێویستە کە عێراق و هەرێمی کوردستان لەو سۆنگەیەشەوە زۆر بە ئاگابن ئەمڕۆ شەڕی ئاو هەیە و مەترسی کەمبوونی ئاو لە عێراق و کوردستان هەیە کە دوو سەرچاوەی ئاوی گرنگ دژلە و فوراتە لە تورکیاوە ئەڕژێتە عێراق تورکیا ئەو شەڕشمان لەگەڵەکەوە ئەو شەڕی دەست پێ کردووە و ئەگەر لە ڕووی سەربازی و ئەگەر لە ڕووی ئاسمانی و زەمینیەوە سیادەی وڵاتەکە لە پێشێرکاری بۆ سێن دێ تورکیا ئەو کاتە شەڕی ئاویشمان
لەگەڵەکە بە قورسر بۆیە پێویستەکە هەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە ناوخۆدا هێزە سیاسی کوردستانیەکان ئەو پەلامارەی هەولێر زۆر بەجددی وەربگرن ئەوە بۆ لایەنێک نییە ئەوە بۆ فیئەیەک نییە ئەوە بۆ دەبەرێک نییە لە ڕاستیدا دەبێ ئەمە کەسێ بەجددی وەربگیرێ دەستوری ئەم خەوارەیەوە کات کە ئێمە ئەحلام و ئامانجی زۆر گەورە و نیشتیمانی منێتەوەیمان بۆ چەند ساڵێکی تر بێتە دواوە و پێشدا هێزە سیاسیەکان بە یەکگرتووی دوای هەڵبژاردن بچنە ناو پرۆسەیەکەوە کە تیایدا بەرژەوەندی باڵاکانی گەلی کوردستان بخەنە سەروی بەرژەوەندیە تاکە کەسی و حیزبەکانیانەوە تەنها لەسەر ئاساسی پۆست کاکەوە دەمەوێت لەسەر ئاستی کاردانەوەکانی هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان بۆ چوونی بەڕێزت بزانم تا چەند بەرپرسانی باڵای سیاسی و حکومی لە هەرێمی کوردستان دەتوانن بۆ قۆناغی دوای ئەمە کە ئێستا هێرشەکان زیادی کردووە چوارچێوەی تەنیا ئیدانەکردن تێپەڕێنن تێپەڕاندنی چوارچێوەی ئیدانەکردن پەیوەندی بە وەزعی حکوومەتەوەیە حکوومەت بەهێز بێ و ئەو هێزە سیاسانەی کە حکوومەتی پێک دێنن پەیوەندەکانیان باش بێ من پێم وایە دەتوانن زیاتر لە ئیدانە زیاتر قسە بکەن بەڵام لە حاڵەتێکی وایە کە خودی ئێتلافی حکومڕان کە پەیوەندەکانیان ناجۆرە ناسەقام جیرێکی سیاسی هەیە وەزعی خەڵک بەم جۆرەیە کە ئیبینین و ئەو درزی نەبووی متمانە نێوان خەڵک و نێوان دەسەڵاتەیە من پێم وایە لەبەرەوە ئەو ڕنگدانەوەکان یان کاردانەوەکان لە چوارچێوەی ئیدانەکردن ماوەتەوە لەم حاڵەتەشدا لە چوارچێوەی ئیدانەکردن دەبێنێتەوە من پێم وایە دەربازبوون لە حاڵەتی ئیدانەکردن پێویستی بە پێداچوونەوەیەکی تەواوی وەزعی ناوخۆیی هەیە تا ئێستاش ئەوەی کە برای بە ڕزم کاسادار باسی کرد هەر هەمووی من لەگەڵی تەمەنیاتی زۆر جوانە بەڵام تا ئێستا هەنگاوی عملی وەکو بڵێن و ئیرادەی سیاسی لایەنە سیاسیەکان ئەو بابەتەی تیا نییە لە ئیرادەی سیاسیە کە باسی قەزیەی دەستورەکرێت عێراق تا ئاستێکی زۆر هێزە چەکدارە شیعیەکان باڵادەستن تایدا تا چەند دەکرێت مەترسی هەبێت لەسەر هەرێمی کوردستانیش لەسەر داهاتوی هەرێمی کوردستان لە ئەگەری باڵادەستبوونی زیاتری ئەو هێزە شیعیانەی کە سەر بە ئێران حساب دەکرێن تا چەند مەترسیدارترە بن لەسەر هەرێم من پێم وایە دەوڵەتی عێراق لەوە دەرچوو نایبنێت دەوڵەتی قوڵ یعنی جاران بەسەڵاحێک بەکاردێنا دەوڵەتی پەرەڵەیە دەوڵەتی قوڵ ئەوەی بەکارهێنا دەوڵەت عەمیقە بە عەرەبی کە بەکارهات ئێستا لەوە دەرچوو من پێم وایە دەوڵەتی میلیشیاتە و ئەو میلیشیاتە توانای هەیە کە بە سەرۆکوەزیران بڵێ ئەگەر زۆر بڵێ گوێتە بڕی و ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا لە ناوچەی سەوزی بەغدا کە ڕوویاندا دەرکەوت کە وەزعی حکوومەتەکە چییە ئەو حکوومەتە شێوازێکی شکلی وەرگرتووە ئەوەی بڕیاردەری تەواوە خەڵکێکی ترە و بڕیارەکان ئەسڵەن هەر لە عێراقەوە نایە هەندێک بریان لە دەرەوە دێ لەبەرەوە لەم حاڵەتی کە هەیە ئەمە مەترسی ڕاستەقینەیە لەگەڵ ئەمەدا سیاسەتی بە عەرەبکردن تعریفکردن بەردەوامە بە هیچ شێوازێک ما ئەوەی کە پێڵەن مافی دەستوری هەرێمی کوردستان نادرێ بەرامبەر ئەوەش ئێمە هیچمان نییە بەداخەوە ئێمەش بەرامبەر ئەوە سیاسەتێکی ڕوون نییە و ئەوەی کە کاکساراش باسی کردبای بە ڕێزم باسی کرد کە کار بکرێت کە داهات کۆکرێتەوە دەواازە سونەکان کۆنتڕۆڵ بکرێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە پشت بەسێ بە ئابووری خۆمانەوە ئەم هەنگاوانە بە پێی پێویست نەنراوە زیاتر لە پێی پێویست نەنراوە بە شێوەیە کە دەربڕی ئیرادەی سیاسی بێت ئەمە دیسانەوە مەترسی دروست دەکاتەوە باشە ئێمە چۆن نەتوانین مەترسی ڕوبەڕووی مەترسی ئەم میلیشیانە بینەوە من پێم وایە ئەم مەترسیە بە حیزبی سیاسی ناکرێت بە خەڵکەکرێت بە ئامادەبوونی جەماوەرەکرێت کە دیفاع لە ئەزمموی خۆی بکات لە تەجروبەی خۆی بکات ئەبێ ئەو ڕەوشە دروست بکرێت تا ئەو ڕەوشە دروست دەکرێت ئەو بابەتانی کە باسەکرێت حتا تەنانەت ئەو باسانەی کە باسەکرێت کە هەڕەشایە و کیانی هەرێمی کوردستانی نامێنێتەوەوانە بۆ نمونە ئەمە بەشێکە لەشەڵی دەرونیشەوەمان لەبیر نەچێت ئەمە حربێکی نەفسیشمان لەگەڵەکرێگە خەڵکەکرێت واشی داهاتوە لەبەرەوە وەزعی خەڵک ئارام نییە وەزعی خەڵک تراپە
خەڵکەکە بەبێهین ینی بێقیمەت تەماشای ئەم هەڕەشانەشەکە ئەی وەکو بڵێ باەخی پێنادا لەبەرەوەی بەسەکەی خراپە لەبەرەوە وەکوتم پێویستی حکوومەت پێویستی بە پیادەچوونەیەکی تەواو هەیە بە هەموو بوارەکانی سیاسەتی کە بتوانێت ڕوبەڕووی مەترسیەکان بێتەوە. زۆر باشە کاک سالار دەگەڕێمەوە لای تۆت دەمەوە وەکو دوا پرسیار بۆ چوونی بەڕێزت لەبارەیەوە بزانم هێزەکانی هاوپەیمانان لە ماوەی ڕابردوودا زیاتر لە جاران سوورتر لە جاران کاریان لەسەر ئەوە دەکریان بەردەوام کار لەسەر ئەوە دەکەن کە هێزەکانی پێشمەرگە یەک بگرێتەوە زیاتر پڕچەک بکرێن ئەمە تا چەند پەیوەندیدارە بە هەبوونی و مەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان دەبێت لە ئایندەیە. گروپە سیاسیەکان لەلایەن هاوپەیمانانەوە پڕچەک بکرێن پێشمەرگە هێزەکانی پێشمەرگە بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و پڕچەکردنی زیاتری ئەو هێزە لەلایەن هاوپەیمانانەوە. هیوادارم لەلایەن هاوپەیمانانەوە فشار لەسەر ئەو هێزانە بکرێت لە هەرێمی کوردستان خاوەنی چەکدارن و بە تایبەتی پارتی وەکێتیش کە دوو هێزی سەرەکی حکومڕانی ینی مەسئولیەتی حکومڕانی لە ساڵی 92 بۆ ئێستاکە بە پلەی یەکەم لە ئەستۆ یەکێتی و پارتیە و یەک نەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان دەرخەری حقیقەتێکە کە هێشتاکە ئیدارەی هەرێمی کوردستان ئیدارەیەکی یەکگرتوو نییە و لەناو خۆی ئەم حکوومەتەدا پێکێنەرەکانی ململانەیەکی قوڵی هەندێک جار ئاشکرا و بە بەردەوامی شاراوەشەیە. ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەزواڵان نەبێت لەسەر تەواوی ئەو پرسانی کە پەیوەستە بە بەڕێوەبردن ئیدارە لە وڵاتدا تا ئێستاکە هەیمەنەی حزب زاڵە بەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە هەیە کە خۆت باست کرد. بەڵێ پڕچەکردنی سووربوونی هاوپەیمانان لەسەر پڕچەکردنی زیاتری هێزی پێشمەرگە تا چەند پەیوەندی بەو مەترسیانەوە هەیە کە جەنابەت باست کرد کە لە ئایندەیە لەسەر هەرێمی کوردستان دروستە بێت. من زۆر بڕوام بە مەسەلەی داعمکردنی هاوپەیمانان نییە چونکە ئێمە تەجروبەی 4-5 ساڵ پێشێستەمان هەیە کە لە شەڕی داعشدا کە ئیعلانەکرا کە ئێمە لە جیاتی کۆمەلگای نێودەوڵەتی شەڕ ئەکەین و قوربانی دەین کە ئەمە ئەساسی نەبوو لە ڕاستدا ئێمە لە پێناو پارێزگاری لە خەڵکی خۆمان بەرگریمان کردووە پێش داعشیش چەندین گروپی تر و چەندین ڕژێمی تر و ئەوانش بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی دوای ئەوەی کە داعش کۆتایی هات بینیتان ئەو شوێنانەی کە هێزی پێشمەرگە بە هەزاران شەهید و قوربانی تێدادرا بە هەڵەی خۆمان بەشێکی بە استراتیژی ئەوانیش لە ڕاستیدا بووە تەنها لەسەر ئەساسی بەژەوەندی خۆیان مامەڵەیان کرد بینیمان لە کەرکووکەوە تا شنگات چی بەسەر خەڵکی کوردستاندا هێنرا و مەسەلەی پرچەکردن و بوونی پەیوەندی لەگەڵ هاوپەیمانان لە ڕووی استراتیژیەوە کارێکی باشە بەڵام تەنها بۆ بەکارهێنان نەبێت لە ڕاستیدا ئەبێت گەلی کوردستان پشت بە خۆی بەستێت پشت بە خەڵکی کوردستان بەستێت ئەوەی کاتۆکاوە فەرمووی خەڵکی کوردستان ئەتوانێت ڕوبەڕووی هەموو مەترسیەکان بێتەوە و خەڵکی کوردستان دەبێت فشار لە هێزە سیاسیەکانی بکە لەم یاریە لاوەکیە قێزەون و بێزراوەی کە دەیان ساڵە لە هەرێمی کوردستانە پەیڕەوەکرێ خەڵک زۆر پێی نیگەرانەوە پێویستی بە سیاسەتێکی تازە استراتیژیەتێکی نیشتیمانی هەیە و پێویستە کە پرۆسەی نیشتیمانسازی پێڕەوکرێ و من بۆ خۆشم بڕوام وانە ئەبێ حزبە سیاسیەکان ئەوانەی لە دەروێت حکوومەتن بتوانن قیادەی خەڵک بکەن و ڕێبەرایەتی خەڵک بکەن و ئەرکی حزبی سیاسی و مؤسساتی سیاسیە کە بتوانن ڕێبەرایەتی بزوتنەوە ناڕەزایەتیەکان بکەن لەسەر ئاستی فشار ئەوانەی لە پەرلەمانن ئەوانەی لە دەرەوە پەرلەمانن بۆ ئەوەی بتوانێت حکوومەت مراجعەیەکی جدی خۆی بکە ئەمڕۆ حکوومەت کۆڵەوارە لەسەر زۆر ئاستی جیاجیا و ئەوەی پێویستە بە پێگەی هەرێمی کوردستان بە ناوبانگی حکوومەت خۆی کاکە ڕۆژانە هێرشێک بێتە سەر حکوومەت لەلایەن ئەحزابەوە لەلایەن ئەشخاصەوە کە حکوومەت توانای بەرگریکردنی لە خۆی نییە و ئەبێت احتیمات کاتە سەر خەڵک بە مراجعە بکات لەسەر ئاستی شەفافیت و نەهێشتنی گەندەڵی و ئاگای لە ژیان و گوزەرانی خەڵک بێ و بتوانێت ئەو ڕۆحیەتەی کە جاران هەبوو کە خەڵکی کوردستان هەموو بەهی خۆی دەزانی و من ئەمڕۆ هەر ئەمڕۆ وەکو عینەیەک لەسەر ئەو بابەتەی هەولێر بابەتێکم نووسیوە کۆمنتەکانی خوێنمەوە خەڵکێکی زۆر هەن لا ئوبالین ئەوەن چی ئەبێ بابێەوە هی ئێمە نییە و ئێمە هیچ سودمەند نین لەم حکومڕانیە چۆنی بەسەر دێ بابێکە ئەمە ئاماژەیەکی زۆر مەترسیدارە من دڵنیام خەڵک لە دڵەوە ناڵێ بەڵام ئەوەندە غەدری بینیوە ئەوەندە نوقسانی بینیوە ئەوەندە ئەرکەکانی بینیوە ڕانەپەڕێنراون ئەوەندە مافەکانی پێشێل کراوە لە هەندێک جارە وەکو کوفرێکی نیشتیمانیەکە کوفرێکی نەتەوەییەکە لەبەر ئەوە من بڕوام وایە هاوپەیمانان جگە لە بەرژەوەندەکانی خۆیان هیچ خزمەتێک بە پرسەکانی پەیوەست بە ئامانجە نیشتیمانیەکانی ئێمە ناکەن ئەگەر ئێمە خۆمان دەچمەوە لای کاکاوە
کاکاوە دەمەوێت بزانم بۆ چوونی بەڕێستان لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی داهاتوو لە عێراق چییە؟ پێتان وایە هەڵبژاردن دەتوانێت قۆناغێکی نوێ لە عێراق بهێنێتە کایەوە؟ ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە زۆر زۆر سپاس دەکەم. بە کورتی نەخێر ناتوانێت ئەنجام بکەن. زۆر زۆر باشە، سپاس بۆ بەڕێزکاوە مەحموود سکرتێری حیزبی شوێعی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ سالار مەحموود کە چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ بێت.